ترافیک دەچێتە ئیدارەی سەربەخۆی سۆران. لێرە باس لە ڕێخستنی هاتوچۆ و گۆڕانکاریەکان لە ناوشار و ڕێگاکان دەکەین. دەمانێت بزانین لە بواری هاتوچۆ چی کراوە بۆ کەمکردنەوەی سەرپێچی و باشترکردنی دۆخی هاتوچۆی ئەم شارە. ئێرەی دارەی سەربەخۆی سۆرانە. ئەم ناوچەیە چەندین قەزاو، شار و شارۆچکە و هەزاران گوند لە خۆ دەگرێت. لە بەشێکی ئەم ناوچەیە ڕێگای سەرەکی و استراتیژی پێدا تێدەپەڕێت کە یەکێک لە گرنگترین دەواازەکانی هەرێمی کوردستان لە خۆ دەگرێت و هاوسنورە لەگەڵ وڵاتی ئێران و تورکیا. ئەم گرنگیەوەی کردو ببێتە ڕێگایەکی سەرەکی و جەنجاڵ و قەرەباڵەخ لە هەمووشەی ئۆتۆمبیلە گەشتیاری و بازرگانیەکان و خەڵکی دەڤەرەکە. بەشێک لە وڵاتیان بۆ ترافیک ڕاوبۆچوونی خۆیان لەسەر گۆڕانکاریەکان لە بواری هاتوچۆ ڕێگابان دەردەبڕن. والله سۆران از زۆری ڕازیمە زۆر ڕێگابانێت چێگیرە ئارێوڵە ئەوە ساڵ و نیوە ساڵێک و نیوە 2 ساڵە تقریبا زۆر جوانە چونکە پێشدا زۆر خراپ بوو هەمە تاسە بوو نوکە هەمیت پێرکرە. خود رگمان حتی تو بیشی دیانه اول 2 سال زور باشه همه قوته خو امجر راضیه دست تو نایشن خود اشهار کاری همیون پیش کردن که خوب باشه دیده بله هیچ تا هند اجت تمامه یعنی یت پیوا یه چیت کن حقیقتا زور لاو دست ویتی همه امکانیات یه کارتینه که دیانه پیش بخوره. جاران شاری سۆران بە یەکێک لە بازاڕە گەرمەکانی ئۆتۆمبیلی بێتابلۆ و تۆز و بە هەژمار دەکرا. دەمانێت بزانین لەگەڵ گۆڕانکاری لە دۆخی هاتوچۆ هەوڵەکانی وەزارەتی ناوخۆ بۆ ڕێخستنی سیستمی هاتوچۆ لە ئێستا چی کراوە بۆ نەمانی ئەو ئۆتۆمبیلە بێسەرەتایانە. سەنتەری ئیدارەی سەربەخۆی سووران واتە نەوەندی بازاری سوورانە. پێشتر بەهۆی ئەوەی کەوا لێرە لەناو بازاری سووران ژمارەیەکی زۆری عەرەبانەی میوە فروش و هەروەها ئۆتۆمبیلی فروشتنی میوە ڕادەوەستن و هەروەها ژمارەیەکی زۆر ئۆتۆمبیلانەی کەوا تابلۆیان یاسایی نەبوون بە شێوەی هەڕەمەکی لەناو بازاری سووران ڕادەوەستان 2 ساید و 3 ساید بووە جەنجاڵیەکی زۆر لەناو سەنتەری شاری سووران واتە بازاری سووران هەبوو. دوای ئەوەی ئەو ڕێکارە یاسایانەیان کە گرتومانەتە بەرامبەر ئۆتۆمبیلی کە تابلۆیان یاسایی نین ولی ناگرانه ئۆتۆمبیلانەی کە تابلۆیان یاسایی نین لەناو سەنتەری بازاری سووران لەناو بازاری سووران ڕابەستن بووەتە هۆی ئەوەی کەوا جەنجاڵی ناو بازاری سووران بە شێوەیەکی بەرچاو کەم ببیتەوە و هەروەها ڕووداوی هاتوچۆش بە شێوەیەکی بەرچاو کەم بوونەتەوە و لێرەدا دەمەوێتن سپاسی و دەستخوشێکی تەواو لە گشت هاوڵاتیەکانی بەڕێزمان بکەین کە بە شێوەیەکی پێشمەرگە ئاستا تەواو هاوکار بووینە بە مەبەستی چاسپاندنی یاسا و ڕێنماییەکانی هات. لێرە لەگەڵ مەفرەزەیەکی هاتوچۆ دەست بە بەدۆداچوون دەکەین بۆی بزانین ئەو گۆڕانکاریانە چین و چۆن چاودێری جۆڵەی هاتوچۆ دەکەن. یەکێک لەو مەرحەلانەی لەو هەنگاوانەی کە دەستمان بە چاکسازی کردووە ئێستا گشت ئۆتۆمبیلانەی کە هاوڵاتیان دەگوازنەوە هەوڵمانداوە کە بکرێنە تەکسی نەک ئۆتۆمبیلی تایبەت بن یان ئەو ئۆتۆمبیلانەی کە پێچەوانەی ڕێنمایی هاتوچۆ بن و هەروەها یەکێک لەو هەنگاوانەی کە چاکسازی تێدا ئەنجام دەرە گشت ئەو پێشنگانەی کە
کاریان کردن و فروشتن اتومبیلی پیشروانه یا سوارن مکان شوانه داخران و سال حال داین که آنش بگازنه بو او شقامه که پیشنگاکانی اتومبیل دینه و هر والا چکسازکان حکومت اویا که لما و دوا گشت پیشنگاکان دبی کار به گریبستی الکترونی بکنه او گریبستی الکترونیش اگر تاو کاری پیکرا و گشت پیشنگاکان مولات یان ورگل وزارت ناخونات و به هیچ شوک کرین و فروشتن با اتومبیلانه بکن که و پیچوانه یاسا رینماکانه هاتو برای عزیز او فحص واحد مدل چنده مدل سیارت مدل اتومبیل که چنده مدل که 2001 اس 2023 برای 22 ساله اتومبیل تابلوی یا سایت نخسرای او یکم دوم جامی شراشن والله ليكم بتمام ليكم لنا ابو صدر ما يشبه اللي ما رجري ليكم بدر ما ليكم يبقى في رين ماي وزاره ناخونا به هیچ اتومبیلک به بر رضامندی وزارتی ناخو جامی راجبن تاکیدم رضامندی وزارتی ناخوشتنی ابو جام راش کنه ونیا ام ده باش ده خدمت داد نه ده خدمت داد که با کریم بیتن اگر رگش ندهیم اگر رگش ندهیم به زور احتیاطی هم چیم باز دو کتابه که سر جنابت که بو محکمه ده رکار ستا تونتر بن و به خوش رگی بدهم اتومبیلات ببین دوای ور دایره باشه برایم لبر اوای او اتومبیل تابلوی پیچوانه یا سورن مایکانی هاتو چویا و هر واجا میشه راشن بویا کرینی هاتو چو مانینا اتومبیل کی بار دکینو دبین گراژ دست به سر گرفتنی هاتو چو مۆڕەبەری هاتوچۆی ئیدارەی سەربەخۆی سۆران بۆ ترافیک ڕای دەگەێنێت ڕێخستنی باش لە بواری هاتوچۆ کراوە و بوونی ئۆتۆمبیلی بێسەرەتا سنووردار کراوە. ئێمە لە سێ ساڵی ڕابردوو لە سنتەری شاری سۆران و قەزاکانی سەر بە ئیدارەی سۆران دەستمان کرد بە هەڵمەتێکی بەرفراوانی هۆشیارکردنەوەی هاوڵاتیان کە ئۆتۆمبیلی بێسەرەتا مەعایەبی چییە؟ دواتر لە ڕێی مەفارزی هاتوچۆ دەستمان پێی کرد بە وەرگرتنی ئیجراعات. مجموعه او اجراءاتنا ولی که خلکه هدی خوی دور بگیریتن لا اتومبیلی به سرتا استا سنتر شهر سوران اتومبیلی به سرتا بتای بلا نو شهر زور کم بویتوا حالاتیان روی کردیه با کرین اتومبیلی به تابلو طبعا اما وقتی اتومبیلی که به سرتا دگیرین همو او سرپیچیانه که لکن ما تومار کردیه پارکی لیور دگیرین او بویتا هوی حوالاتی هست بکرد او اتومبیلانه وکو اتومبیلی تابلو مادام سرپیچیکانی دکرد ناتانید به هاتوچو بکتن خوی دور بگیریتن ل دو سال رابردو پیشنگاکانی کرین فروشتنی اتومبیلی به سرتا روز به روز لسنتری شهر سوران لکمبونوی دایا اوش نشانی داد که او اجراعاتنا او هوشیار کردنونه همو کارگیری خوی هبوه سەبارەت بە گۆڕانکاریەکان و
هەوڵەکانی پۆلیسی هاتوچۆ بۆ ڕێخستنی شەقام و چاودێریکردنی دۆخی هاتوچۆ سەرپەرشتیاری داری سربەخۆی سۆران دەبینی. بەنسبەت ڕێگاوبانەکان ئێمە پارێکە پرۆژەیەکی زۆرمان هەبووە. ئێمە ئەگەر باسی سنتەری سۆران بکەین یەکێک لە چێژهارە گرنگەکانمان جەنجاڵی ناو سنتەری سۆران بوو. چونکە ئەگەر تو باسی سۆران دەکەین ئێمە هەموو حرەکە و جوڵەیەک هەبوو بە ناو سنتەری شار حرەکەی دەکرد. ئێمە هەوڵمانداوە ئەومان فەزانە بکەینەوە. ئێستا یەک دوو پرۆژەمان پارێکە کردو ئەم ساڵش دوو پرۆژێت کەمان هەنە بۆ ئەوەی دەرچکەیەک بکەینەوە هاوڵاتی کە لەو بەری سۆران بۆ لایشکەرە چیتنیان بۆ هەولێر دەڕوا هەمووی مەجبور نەبێتن بە ناو سنتەری سۆراندا حرەکە بکاتن. ئەوە یەکێکە لەو کارانێکی کارمان لەسەر کردووە و بە هەمان شێوە مەسەڵەن بۆ نمونە کە داخلی دەواازەی سۆران دەبی هەموو ئەو لۆری و تڕلانێک کە لە دەواازەی حاجی مەرانەوە دێن دەبێ بە پێچێکەوە تا نەخۆشخانەی ئاشتی بسوڕێنەوە. ئێستا بە موزیکانە ئۆڤەرپاسی وێندران دەست ئەو پرۆژەیەکی استراتیزیە دەکرێتن بۆ ئەوەی ئاستەنگ بۆ هاوڵاتیانی دەواازەی کە داخلی ناو دەواازەی سۆران دەبن دروست نەکاتن. بابەتێکیکەی گرنگ ئێمە لە ڕووی هاتوچۆ بەڕاستی بابەتی ئۆتۆمبیلە بێ سەرەتایەکان بوون کە ڕێژەیەکی زۆر لە ناو سۆران ئەم ئۆتۆمبیلانە هەبوون و زیادیش دەبوون. ئمە دوای ئەوەی کە بڕیاری وەزارەتی ناوخۆ درا بۆ سەرژمێرکردنی هەموو ئەو ئۆتۆمبیلانە و تەزیلکردنیان لەلای بەڕێوەبەراتی هاتوچۆی سۆران ئێمە بە بەرنمەیەکی توکمە لەگەڵ بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەراتی هاتوچۆی سۆران کارمان لەسەرەوە کرد کە ئەم ڕێژەیە بەو نزبێ بمێنێتەوە و لە هەمووشی گرنگتر ئەوەیە ئەم سیارانە پابندی ڕێنمایەکانی هاتوچۆ بن چونکە بەڕاستی پێشتر بە دەربن لە هەموو ڕێنمایەکانی هاتوچۆ بە خۆشحالیەوە و تاکە بەڕێوەبەراتیشە لەسەر ئاستی هەرێمی کوردستانیش کە دەستی بەو ئیجرئاتانە کردووە لەگەڵ بەڕێوەبەری هاتوچۆی سۆران ئێستا هەموو ئەوانێک کە چونکە کاتی خۆی ئەوانەی کە سیارەی بەسەرەتاشان هەبوو تقریبەن وایان لێ کردبووە ژمارەکەی خۆیان لێ کردبووە ژمارەیەکی بێسەرەتیان داخل کردبوو ئەوەی بە دەربن لە هەموو ئەو ڕێنمایانە. ئەوەش جێبەجێکردنی ئەم ڕێنمایانە وای کردووە ڕێژەی ڕووداوی هاتوچۆش کەم بکاتەوە چکەوانیش لە زیاتر پابندن بە پێچەوانەوە لەوانەیە هەندێک سزای بە سەروانە زۆر تونتریش بیتن بۆ ئەوەی پابند من. هەموو ئەو هۆکارانە وای کردو ئێمە هەوڵ بدەین ڕێڕە و هاتوچۆی سیارەکان و ڕێگاوبانەکانیش بە شێوەیەکی تەمەنە سامە ئەوە 2 ساڵی ڕابردوو ئێمە وەکو ئیدارە دوای هەفتەیەکی دیکە پێدەنێنە 2 ساڵ و بەرنامەی 2 ساڵ کەشمان هەیە بە شێوەیەکی توکمە ئەو بەرنامەیەدا بنێنەوە هەم حرەکەکانی سیارە و هەم بەڕێ و ئیش و کارەکانی بەڕێوەبەراتی هاتوچۆی سۆرانیش هەموو ئەو خزمەت گوزاریانش کە تا ئێستا بەردەستەنینە بۆ هاوڵاتیان کە سەردانی هەولێر دەکەن ئێمە لەگەڵ بەڕێوەبەراتی هاتوچۆی سۆران لەگە خودی بەڕێوەبەر لەسەرخەین بۆ ئەوەی هەموو ئەو مامەڵە نەجارش کە بگەڕونی ئێران لە ناو ئیدارەی سۆران و وەلەو بەڕێوەبەراتیە بکرێت. مەفرەزەکان چاودێری ئۆتۆمبیلانە دەکەن کە بێسەرەتان و تۆزوبان لێپێچینەوە لەسەر پێچی کاران دەکرێت بەشێک لە شۆفێرانیش هۆشیار دەکرێنەوە. باهۆی استراتیژی ڕێگاکە بەشێک لە شۆفێرانی بیانیش لەم ڕێگایە هاتوچۆ دەکەن. لە کاتی بینینی سەرپێچی لە شۆفێرانی بیانیش لێپێچینەوە لەگەڵ ئەوانیش دەکرێت. باشی برای من اگر عزیان نبی دقیقی را بگیم کاغذ دستخوشی لنگود که این سنوره ما سیاره رقمه دی زور رقمه پیچوانه یا سیاره ما دستخوشی لنگود که این سیاره هنگو رقمه تنها پشتنا سلامتیش دبی بسن اگر عزیان نبی تن. او بالگه هلگره که هاتوتانه و مفرزه اما تابلوی نێودەوڵەتی نەبەستووە تابلۆی هاوڵاتی ئیرانە و یەکێک لەو شاخسەدان کە ئێستا دەمەوێت باز بکەم جاران ئەو شتە نەبوو ئێستا لە گشت
گشت خالکانی سنوری که لحریم کردستان هن خالی هاتوچو داندرا گس او سرپیچانه که اتومبیلکانی تابلوی بیانی تومار دکرین استالوی پیش اوای بشنه در اوای ولاد پی بجارنه که آن لی ورده گیره استوانه یک لو اتومبیلانه اتومبیلی حلگیری تابلوی ولات ایرانه که داخلی حرم کردستان بود دبی به پی یاسا او تابلوه ببستیتن او تابلوی نبستوه لا سر جام داندره بوی سایما پی بجاردنی بوده که این که پی بجاردن بو کرا پیش اوی لحرم کردستان بیشتر در لخالی سنوری پی بجارنکی لی ورده گیرد اواش همو بوی هوکاری اوی که او اتومبیلانه پابند بن و هر تیجراوی اگر هر کامیرایی که تومار کردن سرپیچی تیجراوی بدن اوانیش تومار دکرید پیش اوی خالی سنوری بشنه دروا پی بجارنکی آن لی ورده گیرد اسا حکومت او سیستم ایدانه خال سنوری کن اواش دبیت او هوکاری اوی که آنها پابند بن به یاسا پابند بن به خیرایی تیجراوی یک لو چاسازیانه که شارکه من انجام داره جماره کامیراکانی تومار کردن سرپیچی هاتوچو زیاد کراون و هر واگر گشت اتومبیلانه که پیچوانه یا سارنمایکانی هاتوچون لکاتی دست به سردا گرتنیان لانه مفرزکانی هاتوچو لانه بازار سوران اوانش درندرین گشت او سرپیچیانه که تومار کردو و به بجاردنیان لی ورده گیرید امش بوده هوی اوی که او اتومبیلانه به شوی که برچا خیرایان کم بکنه و جاران جماره که زور اتومبیلی او اتومبیلانه که به قصه حوالاتیان پیان دارین توزوبا و هر او اتومبیلانه که تراشیان دفروش میوان دفروش لسر او جاده را دبستان و هر و جماره که زور او اتومبیلانه لسر جاده را دبستان اواج دبوهی زحامه که زور خنکانه که زور دروزه و است او اتومبیلانه به هیچ شوک نابی لو و گویا را بستن هر اتومبیله که تابلوکه پیچانه یا سورن ما هاتوش بوینی لو شقامه را بسته تنها اتومبیلانه که تابلویان یاسایین دتوانن لو شقامه را بستن اواج بوده هوی اوی که شارکمان به شوی که برچاو ریگ بخرید و قربالغی نمینید و جنجالی هاتوشو درست نبید دستخوشی لبرابرتی هاتوچوی سوران بشه اندازه هاتوچو دکن که و دستی پکرد و گشت او هلانه او شوینانه که شوینی پارینای هاتوچوی حوالاتیانن هلی پارینای هم بود درست دکد و هر وقت چندین شقامیتر هلی جا کرنوی اتومبیل هلی رگاه جگاه کرنوی اتومبیل هم بود درست کرده لپیلانی هم ده او رگاهش هلی جا کرنوی هم بود درست بکد و هر وقت چندین شقام رصیفکانی هم بویاخ کرده و جوانه که تایبتی هم به شارکه هم بخشیده پۆلیسی هاتوچۆ بە شێوەیەکی مەیدانی چاودێری دۆخی هاتوچۆ دەکات بەنێو بازار و شەقەمەکان گەڕان دەکەن هەر سەرپێچێک ببینن لێ پێچینەوەی لێ دەکەن لە سنتەری شاری سووران سیستەمی ڕەوەستانی ئۆتۆمبیل بە شێوەی ڕاست دانراوە ئێستا گشت ئۆتۆمبیلانە بە شێوەی ڕاست ڕاوەستان تەنها ئۆتۆمبیلە نەبێت کە بە شێوەی لا ڕاوەستە کەوەش پێچەوانەیە ژمارە ئۆتۆمبیلەکەی تومار دەکەین و سەرپێچی هاتوچوو بوو تومار دەکەین لێرەوە دەمێت دەستخوشێکی تایبەت و ڕێزەک و سپاسێکی تایبەت بۆ گشت هاوڵاتیانی شاری ئیدارەی سەربەخۆی سووران بکەین کەوا بە هەموو شێوەیەک هاوکار و پابند بۆیونە بە گشت یاسا و ڕێنماکانی هاتوچوو کە ئێمە
دەستمان بە چاکسازی سکتەری هاتوچووکرد لە شارەکەمان زۆر هاوا خەڵک پێ هەبوو پێیان وا بوو کەوا لە شاری سووران پابەند نابن و جێبەجێ ناکرد بەڵام بە خۆشحاڵیە دەمەوێت باز بکەم کە تەواوی هاوڵاتیانمان بە شێوەیەکی زۆر هاوکارانە و ڕێکوپێک پابەند بوون بە گشت یاساڕێ کۆمەڵەکانی هاتوچوو. شوستە بوو هاتوچۆ هاوڵاتیایە نابێت توانە لێرەدانە پەیوانە چکە زانم تایبەت ئێستا الحەمدلە ئەو ماوەی چەند شەوێکە شەوانە ڕۆژێ زۆر گەرمە بەس شەوانە الحەمدلە جەو زۆرە خۆش بێ خەڵک تێت پیاسات کرد هاتوچۆیت کردن ئەوە کەتە لێرە دانای هەمش دیمەنێکی ناشرینی بە شارەکەمان بەخشی و هەمیش ڕێی هاتوچووی هاوڵاتیانی گرتە هێجا گەر عەزیەنە بە یەک عەزیەتە دەبوومەکی شەوانە دێ هەرگر باشە دێ مەمنونی برا ئەو شەقامای کەمە ئێستا لێ ڕاستانە شەقامی دوڕێرەوی جوندیانە لەسەر ئەو شەقامە پێشتر زۆربەی پێشەنگەکانی ئۆتۆمبیلی بێسەرەتا و ئۆتۆمبیلی ئەو ئۆتۆمبیلە کە تابلۆیان یاساینین ئەو پێشەنگای لێ بوون کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیلی لێ دەکرا ئێمە هەڵسان بە داخستنی ئەو پێشەنگانە شەوانە و هەروە ڕێکاری یاسایی لە دژی ئەو پێشەنگانە دەگیرنە بەرکە کڕین و فرۆشتن بە ئۆتۆمبیلان دەکەن ئەو ڕێکارانە کە ئێمە گرتوونەتە بەر ئێستا باسمان کرد و گشت ئەو ڕێکارانەی کە بەرامبەرە ئۆتۆمبیلی تابلوی نایاسایی گرتومانەتە بووتە هۆکاری ئەوەی کە ئەو پێشەنگانە کەکردن و فرۆشتنی ئۆتۆمبیلی ئەو ئۆتۆمبیلان دەکەن بازاریان نەماوە و ئێستا نمونەیەکێک ئەو پێشەنگای یەک لەک پێشەنگانە بوو کە کردن و فرۆشتنی ئەو ئۆتۆمبیلانە دەکرد ئێستا لەبەر بێبازاری پێشەنگەکەی داخستووە هیچ ئیشی تێدا نەمایە و هەروە ئەو پێشەنگایش هەروەها گشت ئەو پێشەنگانەی کەکردن و فرۆشتنی ئۆتۆمبیل دەکەن بازاریان نەماوە و بووەتە هۆکاری ئەوەی کە هەمووان پێشەنگەکەیان دابخەن. لاگەری پابەندبوونی شۆفێران بە ڕێنمایەکان و هاتوچۆ ڕۆیشتن بە شێوەی دروست لەسەرەوە ڕێگەیانەوە بە ناسینی هێما و هێڵکاریەکان شارەزایان دەڵێن ڕووداوەکان سنووردار دەبن و پێش لە ڕووداوی دەیان کارەساتی هاتوچۆ دەگیرێت.